الحياة بها محطات، وهذه المحطات الكثير منها قد يكون مؤلم ويزداد الألم. ژیان چەندین وێزگەی تێدایە کە پێ دەچێت هەندێکیان ئازار بەخش بن. ئازارەکەش کاتێک زیاد دەبێت کە کەسێکی خاوەندید و نیشتیمان پەروەر لەدەست بدەیت، کەسێک کە کۆکەرەوە بێت نەک دووبەرەکی بکات. لەم کاتە سەختانەی کە عێراق پێیدا تێپەڕ دەبێت و لە بەردەم ئاڵنگەریەکانی تێرۆر و داعش و فیتنەی تائفیدا کەسێکی نیشتیمان پەروەر و مەزن و گرنگ لەدەست دەدەین. داوا لە هەموو لایەک دەکەین کە بە ئارەمگیری و یەکڕیزی ڕوبەڕووی ئەم کارەساتە ببنەوە. ئەو توانی بۆچوونەکانی لە هزر و دیدی خەباتی چەکداریەوە بگۆڕێتەوە بۆ هزرێکی مەدەنیانە کە بتوانرێ لەو ڕێیەوە دەوڵەت لەسەر بنەمای هاوڵاتی بوون و ڕێزگەتن لە مرۆڤ و پەروەردەکردنی نەوەکان بنیاد بنرێت. خوای گەورە سەبووری ئێوە و عێراقیەکان بدات. أن يتزودون في مواجهة هذه المصيبة بالصبر ووحدة الموقف والتآلف والبناء المستمر. كنا نعرف بشكل واضح شخصية المرحوم إلى رحمة الله حينما كان يحمل رؤية لبناء الوطن.